نوری نەمر بەرجی شەشەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. پاڵفتەکردنی کتێبەکانی فەرموودە. سەرباری ئەم هەموو کاری لێکۆڵینەوە و هەستیاریەی باسمان کرد، لە دواتردا دانراوی جیاواز هاتنە مەیدان کە فەرموودەکانیان دووبارە لە بێژینگدایەوە و پاڵفتەیان کردن تا ئەوەی گەر تاک و تەرا فەرموودەیەکی مەوزوعیش خرابێتە نێو کتێبەکانی فەرموودەوە، توانیان وەک جیاکردنەوەی مرواری دەستکرد لە مرواری ڕاستەقینە جیایان بکەنەوە. لەم بوارەدا یەکەم جار مەقدیسی لە کتێبی ئەلتەذکیرەة الکوبرادا فەرموودە مەوزوعیەکانی کۆ کردەوە. ئەو کەسانەی دیش کە لەو بوارەدا کاریان کردووە هێندە هەستیار و حەقپەرستانە مامەڵەیان کردووە کە ڕەنگە کەسانێک هەوڵەکانیان بە بێویژدانانە لێک بدەنەوە. بۆ نمونە ئیبن جەوزی سەبارەت بەو 40,000 فەرموودەیی کە لە کتێبی ئەلمەسنەدی ئەحمەدی کوڕی حەمبەلدا هاتوون کە لە هەمان کاتدا ئیمامی مەسەبەکەی خۆی بووە، حکمی مەوزوع بوون، زەعیف بوون یاخود مەتروک بوونی کۆمەڵێک فەرموودەی داوە. ئیبن حەجەری ئەسقەلانی کە لە دواتردا هاتووە دووبارە پێداچوونەوەی بۆ ئەو فەرمودانە کردووە کە ئیبن جەوزی بە مەوزوع و زەعیف و مەتروک حکمی بەسەرداداون و جگە لە 13 فەرمودەیان لە ڕێگەی جۆرا و جۆرەوە سەحیحبوونی ئەوانی دیکەیان سەلماندووە و ئەوانی دیکەشی پێکەوە لەگەڵ ئەم فەرمودانەدا لە کتێبی قول المسدد في ذب عن المسند للإمام أحمد بڵاو کردوێتەوە. لێرەدا پێویستە ئاماژە بۆ ئەو خاڵەش بکرێت کە زانایانی فەرموودە بەهۆی ئەوەی ئیبن جەوزی زۆر هەستیار نەبووە مۆری مەوزوعی بوون یا خود مەتروک بوونی زۆر لە فەرموودەی سەحیح داوە بە متەساهیل ناویان بردووە. هەروەک ئیبن حەجەر ئیمامی مەزن و خاوەنی نازناوی خاتەم الحیفاظ جەلالەدینی سیوطی کە لە حاڵەتی هۆشیاری زیاد لە 70 جار پێغەمبەری خوای دیوە دووبارە ئەو فەرمودانەی ئەو بە مەوزوعی داناون خستونیە بەر لێکۆڵینەوە و وتویەتی من لە نێو ئەمانەدا فەرموودەی مەوزوعم نەدی بەڵکو ڕەنگە زەعیف بن. جگە لەوەش سیوطی کتێبی ئەلمەوضوعات الکوبرای ئیبن جەوزی خستوەتە بەر لێکۆڵینەوە و کتێبی بەناوبانجی ئەلئەلا المەصنوعی کە بەواتای مرواریە دەستکردەکان دێت نووسیوە و ئەو فەرمودانەی ئیبن جەوزی بە مەوزوعی داناون ئەم نیشانی داوە کە کامیان لە ڕاستیدا مەوزوعە و کامیان مەتروکە و کامانەشیان سەحیحن. جگە لەمانەش کۆمەڵێک مەستەدرەگ نووسراون. ئەمانە ئەو فەرمودانەیان لەخۆ گرتووە کە هەرچەندە بەو پێوەرانەیان خواردووە کە بوخاری و موسلیم بۆ سەحیحبوونی فەرموودە دەیان ناوە، بەڵام لە جامیع السەحیحەکانیاندا کۆیان نەکردوونەتەوە. بەناوبانگترینی ئەمانەش کتێبی ئەلمەستەدرەکی حاکمی نیشانپوریە. حافظ ذەهەبی کە لە دواتردا هاتووە و ئیبن حەجەر دەربارەی وتویەتی ژیانم بە سەرسامبوون بەوەوە بەسەر بردووە، دوعای باشتربوونی یادگەم نووسیوە و قوتم داوە تا یادگایەکی وەک ئەوەی زەهەبیم پێ بدات. کتێبی ئەلمەستەدرەکی حاکمی سەر لە بەرخستوەتە بەر لێکۆڵینەوە و شی کردوێتەوە و نووسیویەتیەوە و سەر لە نوێ ڕۆشنایی خستوەتە سەر هەموو بەشەکانی. لە دواتردا کتێب دەربارەی ئەو وتانە نووسراون کە لە نێو خەڵکدا وەک فەرموودە ناوبانجیان دەرکردووە. کەسانی وەک سەخاوی لە مەقاسد الحەسنەدا و عەجلونی لە کەشف الخەفادا یەک بە یەک لەمانەیان کۆڵیوەتەوە و کامەیان فەرموودە بووە و کامەیان فەرموودە نەبووە هەمویان دیاری کردووە. بۆ نمونە هەندێک لەو وتانەی بۆ هاندانی فێربوونی زانست لە پەنادەیان فەرموودەی دیکەدا لە نێو خەڵکدا ناوبانجیان پەیدا کردووە. ئەطلب العلم من الأحد إلى الأحد لە بێشکەوە هەتا مەزار بە شوێن زانستدا بن، یاخود ئەطلب العلم وەلەو بالسین، یاخود خەیر الناس ئەنفعهم الناس باشترینی مرۆڤەکان باشترینیانە بۆ خەڵکی. لەلایەن ئەم زانایانەوە خراونەتە سەرتای تەرازووی فەرموودە و ئەوە دیاری کراوە کە ئەمانە خاوەنی قورسێکی وەهانین لە ڕوانگەی فەرموودە بوونەوە. جا لە کۆتاییدا دەڵێین داخۆ لە پاش ئەم هەموو لێکۆڵینەوە و پاش ئەم هەموو بەدواداچوون و هەڵاوێتکردنە، پاش ئەم هەموو هەستیاریە کە لە بواری گێڕانەوەی فەرموودەدا نیشاندراوە، دەبێت هێشتاش هەوڵدان بۆ دروستکردنی گومان سەبارەت بە کتێبە سەحیحەکانی فەرموودە و هەوڵدان بۆ لەکەدارکردنی دووەم سەرچاوەی گەورە و گرنگی ئیسلام بە چ شتێک لێکدانەوەی بۆ بکرێت.